کاگەژوان بەخێر بی لە سلێمانیەوە تا هەولێر بەخێر بی. خۆشحاڵ بووین طبعاً پێشە موشت پیرۆزبایی لە یەکەین بۆ فیلمەکە، یعنی خەڵکانێکی ماوەیەکی باش خەڵکی مەشغوڵ کرد بە خۆی و بینەرێکی باشیشی هەبوو. زۆر سپاس و ئەم لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی تەکنیکی شەوە شتی جیاوازمان بینی ئەمجارە بە خۆشحاڵیەوە. طبعاً خۆت پێ چۆن بوو، پیشاندانی فیلمەکەت پێ چۆن بوو، یعنی بە شێوەیەکی گشتی شێوازی بڵاوبوونەوەکەی لەناو خەڵکە؟ بێگومان بۆی کە چاوەڕوانکراو بوو، یعنی لە چاو گەورەی فیلمەکەیە پێشوازێکی بە هەمان قەبارەی لێکرا لەلایەن خەڵکەوە و ئێمە لە کاتێکی عەرزمان کریانی کە فترەی با بڵێن دەوام و زستان و سەرما بوو، یعنی کاتێک نەبوو بڵێ خەڵک زام دوو فیلمی تریش ئیشێکرد لە فیلمی تریش ئیشێکرد، بەڵام ینی خۆشێکی لەوەیە بوو جگەلەوەی هەفتەی یەکەم و پریمێر و کاتانە بینەرێکی باشێ بوو، یان لە دوای دوو هەفتە کە فیلمەکە ڕۆشت و ئێمە هاتیم بۆ هەولێر و ڕۆژێ هاتیم بۆ هەولێر، ئەوە هیچ لێرە هەمووی سۆڵداوت بوو، بینەرێکی بێشومار هەبوو، یعنی و لە سلێمانیش تەلەفۆنیان بۆ کردیان دوو هۆڵی زیامان کردوتەوە ئەمڕۆ بۆی بینەر بێتەوە زۆر خۆش بوو، یان لە دوای فترێکی ئەوە مەسەلەن دو سێ هەفتە تێپەڕی بوو، دوو هەفتە بوو یا سێ هەفتە بوو تێپەڕی بوو. ئەو بۆ فیلمسازەوە خۆشترین شتی تر خۆشترین ئەحساسێت ئەو پەڕێتی کە فیلمێک دروستەکە. فیلمەکان زیاد بەس لە سلێمانی هەولێر پیشانداوە نیە، دۆکت نەبوو؟ دۆهۆکش دۆک لە چەندێک لە دۆڵەبجە، کۆیە، چەمچەماڵ، ڕانیا، هەموو پرۆسەکە چەندی پێچوو پیشاندانەکەی؟ پیشاندانەکە فەرقی هەبوو، بۆ نمونە لە قەزاکان لە ئەو شوێنانە کەمتر بوون فترەکەیان، یعنی مانگێ دوو مانگ سێ مانگ بوو، بەڵام کۆی گشتی ئێمە لە 6 مانگ زیاتر عەرزمان کرد، تەقریبی 7 مانگێک عەرزمان کرد، بەڵێ 7 مانگ زۆر نزیکی 7 مانگ عەرزمان کرد. یەکش دایمە جێی سەرنج بوو، یعنی چونکە فیلمەکانی تریشمانە بینی کە لەو کاتەیە پەخشەکران هەمووی لە یەک فترە زەمەنیا پەخشەکران، بۆ ڕیکلامی ئێوە زۆر کەمتر بوو، زیاتر وەک بڵێ کەناڵە تەلەڤیزۆنیەکان سۆشیال میدیا و شتەکان کەمتر ئیحتیمامیان پێدا؟ ڕێکلامان کەمتر نەبوو، ڕاستی بەگە بڵێ لە چەند لایەنێکی کەمترەوە کراوە، بڵێن ئەو لایەنانی ڕێکلامیان بۆ کردین کەمتر بوو، ئەژناوەکو خودی ئەوە نێسەش فیدباکیەوە وەرەگرمەوە خەڵکەڵێک کاکە بێزارتان کردین، ئەمە ڕۆژێ سەر تەلەڤیزۆن 88 لە سۆشیال میدیا خۆم چەندین پەیجە بوو، بەڵام ڕەنگە نازانم پەیوەندی هەبێ بابەتی پرۆدەکشن کۆمپانی و ئەو بابەتانەوە کە لێرە کەناڵەکان یعنی سەربەخۆنین و پرۆدەکشن کۆمپانیان فیلمە چیە و ئەوان چێن و ڕەنگە ئەوانە بێت، یعنی پێی وایە مقەسر بوون ڕاگەیاندنەکان بەرامبرت بەشێکی من خۆم کابراایکی ئینترۆڤێرتم، زۆ حەزم لە دەرکەوتن و شتانە نیە بۆ بەلامەوە بێگومان بەڕای من بۆ خۆم خودی خۆم نایە، بەرامبەر من مقەسر نەبوون، ئەگەر بوو بێتشن من کێشەیەکم نییە، بەڵام بەرامبەر خودی فیلمەکە بەڵێ مقەسر بوون بێگومان، چونکەوە ینی فیلمەکرێ لەسەر بابەتێکی من ئەمە کەمکردنەوەی فیلمنی هەموو فیلمێک گرنگە بە قەبارەی خۆی، بەڵام فیلمەکرێ لەسەر بابەتێکی زۆر ینی ستریۆتایپ، لەسەر بابەتێکی زۆر ئاسایی، چیرۆکێکە هیچ بۆ نمونە زۆر ئینتەرناشناڵە، هیچ تایبەتمەندیی کوردی نییە، گرنگجێکی زۆری پێدرێت لە میدیاکانەوە، بەستە بەرەوەی بۆ نمونە ئیتر ئەو لایانی بەرهەمی هێناوە چێ و چێ نییە، بەڵام بۆ ئەو فیلمە ئێمە ئەوە نەکرا. پێدواوە باشتر بوو فیلمەکەی تۆ لەوانە باشتر بوو لە ڕووی هەرچەنە تۆزە ئەو هەڵسانگانە زەحمەتە بە حکمی هەتا ژانەری ئیشەکەش جیاوازە، ئیشێکی مێژووی لەگەڵ ئیشێکی تر فەرقی هەیە، بەس تۆ خۆت پێ دوایە ئەم باشتر بوو لەوانەی تر؟ بەڕای من هەڵسەنگاندن لە ئیشی هونەریە شتێکی یان بەراوردکردن با بڵێن نەک هەڵسەنگاندن ئاساییە، بەڵام بەراوردکردن لە ئیشی هونەریە بەتایبەت لە کەسێکی هونەری خۆی بیکات شتێکی ڕاست نییە، بەڕای من ینی هەمووی فیلمی باشن و هەوڵی باش دراون تر هەرێکە و چەند کاتگۆری فیلمە باشەکانە فیلمەکەی تۆ لە خودی خۆم بۆ خودی خۆت طبعا ینی بۆ من وایە بەڕای من باشترین بۆ تا ئێستا لە ئێرە کرابێت لە هەرێمە، ینی نەک بڵێم باشترین فیلمی کوردی، باشترین هەوڵ بۆ بەڕای من ئەمە، بەڵام حەز ناکەم بەراوردکەم و کوتم ناباشەکەی خۆی زەهنە جار بەراوردکردن
ئینسان خۆی و پرۆژەکەشی بچووکە کاتەوە شتێکی باش بۆ منافەسە نەما کردو فیلمەکە یعنی ئەمە فیلمەکەین لەبەرەوەی ئەمانەوە فیلم بکەین ڕاستە هیوایە فیلمەکان بۆی خانە بکڕێ بۆی یان لەبەر منافەسەیەکە یان لەبەر تاوانە چاو لێکێری خۆ زۆر جار ئێمە زۆربەی بەتایبەت لە سپیسی سینەمایە زۆربەی باجەکان کە داومانە باجی ئەو شتانە بووە مەسەڵەن خەڵکانێکی زۆر هەبوونە لەسەر حسابی سینەماکاری تر فەندیان وەرگرتووە لە شوێنێک پێشە موشدەوەی بیریان لێ کردوێتەوە گۆڕینی سیارەکە و خانووەکە و خودی خۆیان بووە بیزەڵ شتەکان تاکە کەسی بوون. تۆ فیلمی کورتیشت هەیە پێشتر فیلمی کورتیشت دروست کردووە هەم وەکو نووسینیشت دەبووە هەم وەکو سینەماتۆگرافەریش و بەڵام تەجروبەی فیلمی درێژ تۆزێک جیاوازە ئەتوان بڵێم قورسترە. چی تێگەیشتی لە سینەمای کوردی بەو فیلمە درێژە و بەو ئەزمونەی ئەو ماوەیە چونکە لە کۆلێژیش ئیشتان زۆر کرد ڕاستە منەمە ینی یەکەم تەجروبەی فیلمی درێژم بوو و فیلمێکی ئاسایش نەبوو یعنی کە دەستمان پێکرد باڵێن جەنگی بوو زۆرشتی زۆر قورسی تیا خۆ دەزانین فیلمی جەنگی هەرەوە نیە مەسەن لە ژوورێکە لە دەرەوە هەر تەسوورێکی عادی بە کۆمبارسێکی ئەکسترایەکی زۆر سپێشال ئیفێکتێکی زۆر ڤیژوەڵێکی زۆر با بڵێن جگەلەوەی کەم جەنگی بوو مێژوویی بوو یعنی هەموو نقطەیەک حسابی بۆ کراوە لەم فیلمەیە کە لە باگراوندا دەرەکە ئێمە ناو هەڵەبجەمان کامل پیشان ناوەتەوە بێ ئەوەی ڕەنگە لە یەک دوو شوێنە بێگومانەوە لە هەموو فیلمێکە هەر شتێکە بێ بەڵام یعنی لە 195 زیاتری ئێمە توانیمانە کەڤەریکەین کە بگەڕێتەوە بۆ ئەو سەردەما و ئەمەش خۆی سەختیکی زۆر بوو یعنی ئەوشی جوابی پرسیارەکە و بەمەوە لە سینەمای کوردی چی تێگەشتم ئێمە شوکوانی تر چیمان بێت توانین بیکەین ئەتوانین ئێمەش تەقینەوە دروستکەین نەتوانین وەک هۆڵی و دیمەنێکمان هەبێت شەڕەتەقەیەکی زۆر جوان بێ دیمەنێکی ئەکشن و سەسپێنسی زۆر جوان دروستکەین ئەتوانین ئەو مودە دروستکەین کە وڵاتانی تر دروستێکن ڕاستە یعنی توانە مرۆییەکە هەیە بێگومان ئەتوانیەوە بەرێ خۆی ئەو ئیشانش عادەتەن بەس ئەفکارەکەی گرنگە گەنا تەنفیزەکەی لەوانەیە زۆر قورس ئێمە نەقسیەوەمان زۆر هەبوو ینی لە ئەفلام و دراما و شتەکانمان ئاگەردی خەتمان نابێ ینی من دایم ستۆری جوانمان هەبووە ئەکتینی جوانمان هەبووە زۆر شتی جوان بەڵام لایانی ئەکشنی تەکنیکەکەنمان زۆر لاواز بووە سێری و فیلم و دراما و شتان ناکەی مەسەڵەن دیمەنێکی زۆر ئاسایی شەڕێکی دەسەویاغێگەشتێکە زۆر لاوازەکرێ ینی بەشەرتەوە نە هیچ تیمێکی تەکنیکی هەر کۆریۆگرافیەکی زۆر باسیتە و ساوند ئیفێکتێکە و مەزبوطی نەکراوە بۆیە من لەم فیلمە زۆر تەرکیزم کردە سەرەوەی کە ئەو شتانە زۆر دقیق و باش بکرێت باشە بۆ یەکسەر بۆ فیلمە مێژوویە ئەو ئیشە زەحمەتە دەست پێ کرد ڕاستە بەڕای من ئەو یعنی سینەماکە ناوێت لەوە کاتەوە ئەم ئیشە چەنە زەحمەت ئەمە کاتی نییە ئەمە هەڵیگرە بۆ کاتێکتر هەر پرۆژەیەکە لەو دقەیە هەست کرد باشە بکرێ بیکە کاتی خۆیەتی ئای بۆ مەسەلەن سەرەتای دروستکردنی فیلمی درێژ تەڵعاً قورسە بڵێ و نەڵی خەڵک هەیە چەنەها ساڵە لە بوارەکە ئیشەکە نەک خەڵکی ئێرە وا بڵین هەتای وڵاتانی تریش یعنی بەس شۆرت فیلمەکە زۆر نارە خۆی لە فیلمی درێژ بدە ئەجا بۆیە تۆزێک ئەوە غیرەت ڕیسک و مجازەفەیە میش ینی شتێک نییە بڵێ منیش بەو دڵنیە ئەوە چوم کردوم و بڵێم ناسەد لە سەد ناجە هەبێ هەموو کەس بای خۆی قەلەقی و ترسی هەیە لەوە بەڵام یەک ئامادەکاریی زۆر باشمان کرد پری پرۆدەکشنێ بوو دوو تیمێکی زۆر باشم لەگەڵا بوو هەم لە با بڵێن خەڵکی ئەوانی برادرانی هەرێمی کوردستان کە گەڵمانە بوون هەم لە تیمەکانی ئێران هەم هەر ڕۆژهەڵاتی بێ کورد بێ هەر لە فارسەکان هەمووی خەڵکی زۆر پرۆفشنەڵ و زۆر باش بوون کە هاوکار بوون لەوەی کە ئەو فیلمە بە تەواوەتی دروستکەین بە جوانی دروستکەین سەتا چەند وەگەوە بوو کە خۆ دەدویست ڕێژەیەکی زۆر با بڵێم 185 بەرەو سەرەوە زۆر باش زۆر گرنگە باشە شتێکی تر زۆر باسیەکەین ئەمە تەڵعاً دانیشتێکی سەراحەتە برادرانە دانیشتین قساکەین زەحمەت نەبوو پیاکردنی فەند بۆم ئیشت بۆ ئەو فیلمە
با بڵێن ئەم پرۆژەیە بە جۆرێک نەبوو کە منم پرۆژەیەم هەبێ بڕۆم بۆ فەند بگەڕێم یعنی ئێمە لەگەڵ لایانی پرۆدەکشن کۆمپانیا لەگەڵ نالیا و نالیا میدیایە بە جۆرێک دانیشتین کە لێکەم و لەسەرم پرۆژەیە قسەکرا ئەوە نەبوو بڵێ ئەم پرۆژەیەمان هەبێت کە ئەوان خواستیان هەبوو لەسەر پرۆژێکی لەو بابەتە ئیش بکرێت هاین کۆمپانیای نالیا بوو سپۆنسەری ئیشەکە بەڵێ بە کاملی و دوایەوە من چوم ینی سیناریۆکەمان ئەم چوین بە تیم ریسەرچێکی باشمان کرد و تر من سیناریۆکەم نووسێەوە ئەوان زۆریان بەدڵ بوو ئۆکییاندا و کارەکەمان کرد دەستان خۆش بێت چەندێکی خاندە و ئەو پرۆسەیە بڵێن ئەمە ئەگەر تاواتی حسابیکەین لە مانگی حوتی 2022 بۆ مانگی 11 2023 کە نمایش کرا بە کاملی تر ساڵ و نیوی تقریبان خان بە کاملی ینی با بڵێن تر بۆ پری پرۆدەکشن تقریبان 5 مانگ 6 مانگ لەو ناوە پری پرۆدەکشنمان کرد پرۆداکشنەکە 2 مانگ بوو 2 مانگ بوو بەڵام 45 ڕۆژی شوتین بوو 65 ڕۆژ بوو بەڵام 45 ڕۆژی شوتین بوو بەڵام 65 ڕۆژ لە هەڵەبجە بووین دوایتر پۆستەکەش نزیکی 4 مانگی 5 مانگی خایان بەجتی ئیشەکە چەند بوو بەجتی ئیشەکەمان تر نزیکی $1,000,000 بێتەوە باشە یەک پرسیار من زۆر جار باسی یەکەم ئەوە هەستەکەم هەندێک جار تۆ عادەتەن کە فیلمێک دروستەکەی عادەتەن فیلمی کۆمەرشاڵ کە دروستەکەی نەوەی حساباتیەوەکەی کە پارەت بۆ بێنێتەوە یان ئەوە ئێوە بۆ هەدەفە دروستان کرد پارەتان بۆ بێنێت یعنی هەز ناکەی مەسەلەن مبالەغەی تیابێ ئەم پارە زۆرە لەوانەیە ئەکرا بەکەمتر بێ بێگومان بەڕای منە پارێکی زۆر کەمە ینی لە ئیندەستری سینەما سێریکی لە هەموو جیهان بۆ سینەمایە کە بیدایەتە ئێمە ئێستا کە ئەگەر تۆ پێ ئیشی باشکەی ناوێ بیر لەو بکەیت تۆ بیدایەتینیان نابوومە ئیشی جەنگیە من دیمەنێکم هەیە 400 کۆمبارسم هەیە بەس نانخواردنەکەیان پارەی فیلمێک کەوتووە بەس نانخواردن و هات شۆگەیان ینی ئەو بێ مبالەغە بۆ وەسڵ بەس ناخواردن و هاتووە کۆمبارسانە ئەو یەک شەو کە تەسویرمان کردووە من ئەوە پیشان نەیەم یعنی من ناتوانم حەقی خۆم ئێستاش کەم و کوڕی هەیە ئەبوو بەعکسەوە یعنی من ئەگەر بیکەمەوە بە بودجێکی زیاتری شێکەمە بۆی لە جاتی 400 کۆمبارس لەو دیمەنای 1000 بێنم 1500 بێنم ئەگەر توانات هەبێ ئەبێ زیاتر بکەیت مەبەستمانێ من هەرگیز بۆ دەرهێنانەوەی پارە و ئیشەکە بۆ کۆمەرشەڵ نەکراوە بەڕای من بۆ ئەو وڵاتانی ئێمە کە خۆمان هەمووی 6 ملیۆن کەسین لەم هەرێمی کوردستانە یعنی بێ هەر لایەنە کە سەپۆرتی فیلمی نیشتیمانی کرد فیلمی مێژووی بۆ جۆرەی کرد نابێ بیل لەوە بکاتەوە کە خێر ئەکات یان داهات دەرەهێنێتەوە تۆ لەسەر قەزەیەکی زۆر گەورەی ئیشەکەی ئێمە بایەوە پۆپولیشنمان نییە خەڵک ئەوە زۆر نییە لێرە بتوانین ئەو کارانە ئەو بینەرە زۆرەمان هەبێت ڕاستە ئەو کارانە وایە ئەم ئەرکە حکوومەت هەڵی گرتایە یەک بە یەک پێ بڕۆیشتایە ئەو قەزیە گەورانی کورت هەموو ئیشی لەسەر بکردایە ڕاستکە یەکێکە لە ڕێ هەرە باشەکان گەیاندنی چیرۆکی وڵاتەکەت گەیاندنی سوزانم کەلتور و هەموو ئەو شتانە باشترین تەڕیقە سینەمە هەمومانەوە شتا ئەزانین بۆ جیلەکانی تریش بێگومان بۆ جیلانی بۆ نمونەکە نزیک نەبوون لەوانانی من خۆشمە ئەوم نەبینیوە با بڵێن بەڵام ئێمە نزیک بوونێن بەردەوام بیستومانەتەوە بینیومانەتەوە لە تەلەڤیزیۆن لە فیدباک لە خەڵک کە بۆ منە هاوڕێمان هەبوو کە بەرکەوتەی چمیایی بۆچینێ وەڵام جیلە تازانە ڕەنگە تۆزە دوورتر بن لەو جیهانەوە بۆ بەردەوام فیدباکم بۆ هاتوۆ لە مامۆستای مەکتەبەوە لە مامۆستای زانکۆوە دەستخۆشیان لێ کردوم بە شخصیان لە ئینستاگرام مەسەڵ ماسجم بۆ هات کاتی فیلمەکە یان بۆ پیجەکە ئەهات ئەنو ئێمە ئەو نەتەلەبەمان بردو زۆر گرنگە کە تەلەبەکانمان گەنجەکانمان ئەم تاوانە ببینن کە بەرامبەر کورت کراوە و سینەما باشترین شێوەیە ڕەنگە تااقەتیان نەبێت کتێبێ بخوێنەوە کە مەسەڵەن چەند سەد لاپە ڕێ بێت باس لەو پرۆسێ بکە بەڵام بەلایەنەوە ئاسای سەعات و نیوێک لە فیلمێکی سەسپێنس و ئەکشنا بیبینن چی ڕوویداوە ڕاستە باشتریش ئەتوانن سەیڤیکەن لە مێشکانە زۆر قسە لەسەر چیرۆکەکەی کرا و گوایە هەندێک بەلا ڕێبردن و شتیتیا بۆ شتەکان بۆ شێوەیە نەبوو و هەندێک بێ توان بڵێم هەندێک بێ زەمیرانە یعنی بە جۆرێکی کەش ڕەخنەکانیانە گرت کە ئەمە لە خزمەتی ئەوە و ئەمە لە خزمەتی ئەوە چەنە شتانە هەرە بێ بەڕای من بەڵام
بۆ نەتانتوانی دڵی هەموو خەڵک ڕازیکەن مەسەلەن ڕای منەوە شتەی تۆ باسێکەوە ئایدیالیستی ئەو بیرکردن کەس ناتوانێت هەموو کەس ڕازیکەن نا بینەر باسەکەم ئەوانەی کە سەیرەکەن ڕۆ چونکە ڕێژەیەکی کە منەوانەی کە سەیری فیلمەکەن لێ بەڵێ ئەوەی زۆر دڵخۆشی کردم لەم فیلمە یعنی کە سەیری کۆمنتی خەڵکمە کرد ڕخنەی هونەریان زۆر دەگمەن بوو یان بڵێن لە ڕووی هونەریەوە ئەم فیلمە شتێکی وایە لە ڕووی با بڵێن دەرهێنانەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی نواندنەوە لە هەموو کێشەی ڕاکوارە بوو جار بە گشتی من باسی بینەرەکەم مناڵم کێشەی نەبوو بێگومان یعنی هەموو فیلم نەوزارەڵێم فیلم کە کێشەی نەبوو یعنی فیلم تایتانیک کێشەی ڕاکواری هەیە ئاساییە ماشەڵڵا بەڵام یعنی وەکو خەڵک بەعام فیدباکی باشە بوو لە ڕووی هونەریەوە با بڵێن ئیشەکە و ئەو ڕخنانی هەیان بوو فعلا نانێک کەس کە ڕخنی هەبوو ئەو ڕۆس ئەو بابەتە سیاسیانە بوون ئەوانیش بەڕای من خەڵک یعنی زۆربەی ئەوانی کە ڕخنەیان گرتووە مەبەستیان هەبوو ڕخنە بگرنیان یان پیان کراوە ناجگە لەوەش ڕیسێرچیان نیە من خۆم چیرۆکەم لە خۆمەوە نەهێناوە منم چیرۆکە چوم گەڕاوم لە هەڵەبجە ئەوانی کە خاوەن شەهیدن ئەوانی کە لەو دۆخیان بینیوە کەسە بەناوبانگەکان کە ئەناسرێن کێ بوون لەوێ لە هەڵەبجە مەسەلەن تایەتی هەموو خێزانەکەی شەهید بووە تایەتی ئەو ڕۆژ چەند جار برینار بووە ڕۆشتۆ بۆ ئۆردۆگا دوای هاتۆتۆ مەیت ناشتنەکان چۆن بۆ چینە بۆ چۆن ڕۆژی کیمیابارانەکە پێش ئەوە وەزعی سیاسی چۆن بووە نەک لە لایەنێکیش لە چەند لایەنێکیش چون بۆ لای با بڵێم لە لایەنە حزبەکانیش حسابکەین پرسیاری هەموو لایەنە حزبەکانمان کردووە کە ئەو کاتە چالاک بوون و چالاکییان هەبوو لەو ناوەیە یعنی ئەگەر شتێکە بێ لە چیرۆکەکەیە ئەوان کەواتە ڕخنە لە واقعاگرن پیان باش نیە واقعەکەەوە بۆ چکە من واقعەکەم باس کردو تۆ بە شێوەیەکی دراماتیکی ڕاستە و هەنەجار خۆمەرجش نییە مەسەلەن ئەوەی ئەو شتەی نەک تۆ ئەوەی چیرۆکە ئەسڵەکە ئەوەی کە باسیەکە چیرۆکە واقعیەکە هەنێجار لەوانەیە ئەوەش غەڵەتکە زۆر زۆر طبیعیە بەڵام دوجار ئەو شتە من هەموو جار ئەواڵم کە مخریج بۆی هەیە لە هەموو ئیشەکە ڕاستی فانتازیای خۆی بەکار بێنێ بۆ لە هەر شوێنێک کاوێ هەتا ئەگەر شێوازی گێڕانەوەی چیرۆکەکە هەتا ئەگەر بەشێکی چیرۆکەکەش بگۆڕێ زۆر زۆر ئاسایی چونکە بۆ خۆمان نەزانی لە من لێرە ئەوەندە ئاسان بەڕاستی فەندی فیلم و شتیش ناکرێ تۆ مەجبوری بەدڵی لایەنێک دروستیکەی هەنێجار ئەمەش لە پێناوچی لە پێناوە دروست بێ ئەوە وتمانە و فیلم ئیندەستری دروست بێ لە پێناو ئەوەیە جا مەجبوری تۆزە خاتریان بگری ڕاستە لە کام شار زۆر بەباشی پێشوازی لێکرا فیلمەکە ینی کوێ زۆر بەدڵیان پێشوازیەکان بەگشتی زۆر باشون بەس بە پێ ڕێیتانی کە لە سینەماکان هەیە زۆرترین بینەر لە سلێمانی بوو پاشان لە هەولێر بوو بەڵام یعنی منەوەی خۆم بینیم لە هەڵەبجە لە چاو ئەو خەڵکە کەمەی کە هەیە لە چاو بارە دارایی کە هەیە لەوێ و لە چاو ئەو سینەما نەبوو بەڕازی هۆڵێکی زۆر بچووک بوو خەڵک زۆر زۆر یعنی لە چاو شتانە زۆر زۆر بینەرێکی باشە بوو خەڵکێکی زۆر زۆر چیرۆکی خۆشیانە بێگومان زۆر زۆر کاریگەر بوون بە فیلمەکە ینی ئەو زۆر ئەوە فیلم زۆر کرا لەسەر هەڵەبجە من بۆ خۆشم دۆکمنتەریەکم کردە لەسەر هەڵەبجە بەس بڕوا بکە یعنی هەر کەس بە جۆرێک باسیەکە هەر کەس بە جۆرێک ئەو چیرۆکەی تۆ سێگاسی هۆڵۆکۆستکەین بۆ نمونە فیلمەکان هەر فیلمەکانی هۆلیوود خۆی کە هەمووی یعنی لەلایەن یەک ستەیتەوە لەلایەن یەک وڵاتەوە دروستکراوە لەلایەن یەک سیستەمی سیاسیەوە دروستکراوە زۆر شتیتیا دژبەیەکە ینی ستۆریتیا جێڕانەوەیان جیاوازە با بڵێن سینەماش وە واقعیش وە ینی تانانەت ئێستا هەر باسی مێژووی کوردستانم حزبانەی خۆمان هەرێکە بە شێوازێک باسی فترە زەمانەیەکە کە هەمومان بیرمانە بۆ نمونە ئەمەڵی خەتایەوە بۆڵی خەتایەوە بوو ینی کەسشیان هەڵانین و کەسشیان ڕاست نینە گۆتایە و هەموو شتێک بینین و وەگوتم هەرپێکتیڤە بیزەبەت هەرکەس بە ڕوئیای خۆی گێڕێتەوە هەرکەس بە پێی بەرژەوەندی خۆی گێڕێتەوە بەڕاستی کۆمپانیای نالیا هیچ ناوەڕۆک و شت پەیوەندیان هەبوو پێوەی دەستکاریانە کرد نیانە کرد نەخێر ئەوەندە ئەوان لێ قفڵی سیناریۆکەکەی بەڵێ زۆریان بەدڵ بوو و بەگشتی یعنیوان گرنگجەکە ئەویان لا گرنگ بوو کە ئەم تاوانە وەک خۆی باس کرێ ینی ڕیشەکە واقعی بێ و ڕاستی بێ هەرەوە نەجەختیان لەسەرەوە کردەوە جنا هیچ
با بڵێ نینی چتیانە بۆ زەبر و زۆری چتیانە بۆ بڵێن ئیلا بێ ئەم شتەوە بێن بەی جۆرە تۆزەوە بەربوونەی وەرەقەکان زۆر ببوو بە مشکیلە خەڵک زۆر بازیە کرد بەڵێ یعنی حملێ یعنی هەریەکەوە یەکێگەی ود مەسەلەن ئەو وەرەقانە پێشتر تیان نووسراوە کە بەریان داوەتەوە ئینزاریان نووسیوە بەڵام ئەوەی کە تۆ پیشانیەدەی مەسەلەن وەرەقەکان سپین ئەجا ئەوەش زۆر هاهینی دروست کرد مناقەشەی دروست من زۆر بەدوێ مەسەلەیە چوومە یان و شت نووسرا و تویان هەڵەبجە چۆڵکەنەوەە بەڵام یان بەڕای تۆ ئێستا هەموو شتێک ڕیکۆردی هەیە شتێکی بچووک ڕوویە لە هەزاران ساڵ پێش ئێستا دەیان هەزار ساڵ ڕیکۆردێکیە لەسەر بەردێک لەسەر شتێک بە هەزاران وەرەقا ئەخرێتە خوارەوە لە ساڵی هەشتا لەسەر هەڵەبجە بۆ یەک کەس یەک وەرەقەی نییە هی و سەردەما بڵێ ئەمە فعلەن ئەمە ئیسباتەکە ئەمە ئەوەی لەسەر نووسراوە نییە ئەو وەرەقەی هی ئەو کاتە ئەگەر بووە شتی لەسەر بنووسرایە سا هەڵە گیرا بەلایانی کە مۆلای دەکەسە بوو خەڵگەکە خۆیان ئەیانوت کە بەڵێ ئەوانەی مە قسەم لەگەڵ کردوون بەڵێ وایان تۆ شاید حاڵەوە بوون وتیان بۆ دیاریکردنی ئاڕاستەی باب بووە بۆ کاتی کیمیاوەرانکردنەکە ئەو وەرەقانە بۆی بزان بە چلاگە ئەجوڵێ بایەکە لە چۆ دێت بۆ چۆ و شێوازەکەی چۆنە و سورعەتی بایەکە چۆنە بۆی بڵاوبوونەوەی کیمیاوەکە بزانام زۆر خەڵک هەر فکریان بۆ ئەوە ناچوو کە باسی خەڵک احتیمالی ئەوەی داناوچکە و کاتە بەردەوام قەسفە بۆ بۆنی جەنگی ئێران و عێراقەوە یعنی قەسفێک هەبێ شتێک هەبێت چکە پێشمەرگە لە ناو شار بووە ئەمانە هەبوون خەڵک چاوەڕوانیەوە بەس کەس چاوەڕوانی کیمیایی نەبوو خەڵک بۆیە زۆربەی چۆ ژێرزەمینەوە یەکەم جا بە ناپاڵم لێدرا خەڵک ڕایکردە ژێرزەمینەوە خۆیان بەستیانەوە بۆی خەڵکەکە ڕاکاتە خوارەوە کە کیمیایەکە لێدرا گازەکانی شێتە خوارەوە هەمویان بمرن پێ دوایە پشگیری هونەرمەندان چۆن بوو ئەو سینەماکار و هونەرمەندەکان بۆ خۆت شەخسی باڵێ هاوکاری هەبوو یعنی هاوکاری معنەوی سوزام هەنێجار مووقفێکی جوان سوزام ملیۆنان دلارێ نێ بۆ تۆ نا من وەکوچینی هونەرمەندان و ئەوانی لە دەروی فیلمەکە بوون بەڵێ من خۆم زۆر لەو بازنانەیە نیمەوەی ڕاستی بێ ئەو مەسەلەن هونەرمەندەکان کە ساندیکا بێ یان چوزانم بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری بێ یان تێکەڵ نمی نزیک نیم لیانەوە یان ئەمای کە هونەرمەندەکان خۆیان کۆمەڵی بازنەی کۆمیونیتی خۆیانەیە ئیتر بەڵام ناهیچ جۆرە هاوکارێکم نەبینەوە ئامانجت چی بوو لە دروستکردنی فیلمەکە شتێک کە داد نابێ مەسەلەن گۆڵێکت هەبێ بتەوێ بیپێکی ڕووی هونەریەوە باڵێن لە هەموو ڕوویەکەەوە وەکو دەرهێنەری ئیشێک بەڵێ بۆ فیلمەکە یانی وەکو ئەوەی کەوتم لە ڕۆ تەکنیکێکەوە لە ڕوانەی کە سپێشڵ ئیفکت ڤیژوەڵ ئیفکت لە ڕووی ئەو تەکنیکیەوە بەڵێ ئەمیست ئیشێکی زۆر تۆپ بێت زۆریش باش بوو لە چاوی کە ئێمە وەکوتمان سینەمایەکی تازەمان هەیە و لە ڕووی نواندنەوە من زۆر خۆشحاڵ بووم کە زۆر جیاواز بوو بەڕای من چێ پێ باشترین ئەکتەر نازانم تووشی شەڕمەکە چێ بەگشتی زۆر باش بوون یعنی من دوو تایپ ئەکتەرم هەبوو هەندێکیان یەکەم جاریان بوو یعنی ئەو شتەش من تەحەدیەکی خۆش بوو کردم بۆ نمونە یەکەم جاریان بوو هەر دەرکەون لە بەردەم هیچ کامێرەیەکە ینی ڕەکلامیشیان نەبوو تەنانەت هیچ جۆرە مەگەر خۆیان سێڵفیان گرتبێ هیچ جۆرە پرۆژێکی هونەریان نەبوو لە بەردەم کامێرایان من هێنام لە فیلمێکی درێژە ڕۆڵی سەرەکی ماپیان و بەڕاستی توانیان نواندنێکی زۆر جوان بکەن یان پێویست ناگاتەوە ئەزمموی چەند ساڵێکی زۆر هەبێ بۆی کارێکی جوانکەی و بێگومانەوانەشی کە ئەزممویان هەبوو هەر ئەوە هیچ کارێکی جوانیان کرد بەسمە بەستم ینی بۆ دوو شێوازە بوو کتەرەکانمان بەڵام بەگشتی لە هەمووی ڕازی بووم ئەوە کەوێتە سەر پرۆڤێکی زۆر باشمان کرد ئەوەش زۆر بوویمە هەم باشی تۆ کە توانیتە تەعاملێکی باشیان لەگەڵکی توانیتە باش ڕایان بێنی چونکە هەنێ جار ئەزای ئەوانەی کە قەت تەمسیلیان نەکردووە لەوانەیە زۆر باشتر بن لەوانەی کە پێشتر تەمسیلیان کردو ڕاستە چونکە تۆ خامە بۆ خۆ دەینوسیتەوە ئەو ڕێتمێکی ئەگەر خۆی تالێنتێکی کەمی هەبێت بیزەبت ئەوە هاوکارتری ژەبێ بەس خۆت چێ زۆر پێتایبەت بوو با بڵێن ڕۆڵەکان ڕۆڵی چێ زۆر پێتایبەت بوو لە فیلمەکەی خۆت ڕۆڵەکان بەگشتی ینی ڕۆڵی زۆر جیاوازی تیا بوو کە بە شێوازێکی بۆ نمونە یونیک با بڵێن تەمسیلیان کرد
من خۆم ڕۆڵی عومەری خاورم زۆر بەدڵ بوو هەم کارکتەرەکەی لە ڕاستیە و هەم لە فیلمەکەیە کاقادر توانی بە شێوازێکی پرفێکت بەرجەستەی گاتەوە و ئەوانی تریش بەگشتی یعنی هەم تۆڵایترەوە فان فیڤرتە با بڵێن و شیلان کە ئەوشێکم جاری بوو لە فیلمەکە ڕوانندنیشی جوان مامۆستا شەماڵەوەی تر مامۆستا شەماڵە وەسفینە و بەگشتی ئەوانی تر نەسرین خان هەموو ئەکتەرەکانی تر ئەوان چۆن بوون تەعاملیان لەگەڵ تۆ وەک من خۆم بەگشتی یعنی کەسێک نیم تونگ بم و تووڕەبم لەسەر سێت و لە کاتی کارکردانە لە ڕێگەڵ ساڵانە لە کاتی پرۆڤیانە لە کاتی پرۆدەکشن و شوتینە و ئەوانیش زۆر نەرم بوون و منیش بە هەمان شێوە بەشێک لە جەماعەت ئەکتەرەکان کاک ئەیامی ژاتە ئێرە چ کاک حەمیدیش ئەیانوت فەزایەکی ئازادانەی زۆر خۆشیەداینێ لە چوارچێوەیەکی دیاری کراوە ڕاستە یعنی مەسەلەن ئەم شێوازە تەعاملکردنە دەرهێنەرێکە بەڕاستی کە دە فیلمی کردووە دە فیلمی درێژی کردووە چونکە ئەم شتە من یەک جار گوێم لێ نەبوو ئەمە خۆشە و لە هەمان کاتا تۆ ئینی خۆشت پێوتن یعنی تێبینی و سەرنجی خۆشت هەبووە بەردەوام چۆن نوێتی تەمسیلکردن وەڵا ڕێد لەوانیش نەگرت من ئازادیان ئەوە ببڕی تێبینیم نەئایا مەسان بڵێم تۆ چی بکە مەسا ئەبێ ئاوا ئاو بخۆی بێ ئاوا قسە خۆی ئەوە پێڵێن ئۆڤەراکتین ینی وەمونەکە ئەوە بکەیت شتێکی باش نییە ینی ئۆڤەر دایرەکتین عفو لە حەدی خۆی زیاتر دایرەکتینەکەی ئەو باش نییە و ئەندەر دایرەکتینەوەی بڵێ تۆ خۆچێکی بیکە من تەسویرەکەم و هیچی نەبوو یان ویستم لەو بینایە دایرەکتیم بکەین ئەوە نەبێت ئەموت کارکتەرەکە بەم جۆرە ئەم کارکتەرە ئاوا بیرەکاتەوە ئەم کارکتەرە ئاوا نەمەوە تۆ بەم جۆرە دقیق ئەبێ وا بجوڵی وا بکەی وا بکەی کارکتەرەکەم پێ تێمەگەیان ئەم دۆخی لەم دقەیە چۆنە لەم دیمەنە ئەم کابرا بێتاقەتە یان دڵی خۆشیان هەرچیکی ترە ئیتر ڕێم ئەیا ئەوش خۆی داهێنانی خۆی بکە خۆ زۆر مهمە بۆ ئەکتەرەکان زۆر مرتاحترن زۆر پێیان خۆشترە بێ باشە لە کوردستان ستاف نەبوو تەکنیکی چووی لە ئێرانەوە ستاف دێنە بێگومان هەیە عنی و ستافی باشیشمان هەیە بەڵام ئیتر وەکو ئێمە ویسمان لە ڕۆ تەکنیکەکەیەوە بەتایبەت لە ڕووی سینەماتۆگرافیەوە شتێ بێ زۆر سینەمایی بێ ئێمە ستافی تەکنیکەکانمان خیبرێکی سینەمای زۆریان نییە خیبرێکی باشیانە بەڵام زۆر نییە من لەگەڵ کاکۆمانەکە ئیشم کرد 35 فیلمی سینەمایی هەیە ینی هەمووشی شتی زۆر باشن کە هەندێکیانەی تر لە کان لە ئەیژیان پێسفیک لە ئەیژیان فیلم ئەوۆردز لە ڤێنیس لەمانە بوون لە هەنێکی خەڵاتیان بردووە بۆیە یعنی چاوێکی سینەمایی بوو و بۆ تەکنیکەکانی بەشێکی تر نەبوو ناسە بۆ منە سپێشەڵ ئیفێکتی مەیدانیمان ئێمە نییە لێرە تەقینەوە ئەم شتانە دروستکە تیمێکی ئەمان نییە ناچار بووم لە ئێرانەوە بێنم بەڵام وەکو تیمەکانی تر بۆمە تیمی پرۆدەکشن دیزاین و ئارت دایرەکشن کە ئیشێکی زۆر گرنگ بوو لە میشە هەمووی برادری خۆم بوون لە زانکۆ تیمی دایرەکتین تیمی پرۆدیوسین هەمووی ئێرە بەڵام تەکنیکەکان بەشێکی باشیان بڵێ هینیانە بوو کاریگەری باشیانە بوو لەسەر فیلمەکەت پێ دوایە بەستافی خۆمان بتکردە ئاوا دەرەچوو لە هەنێ بۆ کوالیتیان نابوو بێکم چونکە لە سەردەمی فیلمی تۆیە چەند فیلمی تریژ هەبوون وەک باسمان کرد لە سینەماکان ئارزەکران ئەوانیش بەشێکی تەکنیکی باشی تیا بوو کە ڕڵین تەکنیک بە شێوە گشتیەکە باسەکەین چه مەسائلی سینەماتۆگرافی چه ئیشی لایتینگ و ئەوانە پێ دوایە چۆنە بووە گەر خەڵکی خۆمان بیکردە ئێمە چیرۆکەکەمان ینی چیرۆشێک بوو کە گەورە بوو و مەرغوب بوو و نواندنێکی باشمان هەبوو فیلمەکە هەر باش دەرەچوو بەڵام لە ڕووی تەکنیکەوە هەر باش ئەبوو بەڵام وەکو ئەوە نابوو تۆ تێونەتەوە ئێستا بۆ نمونە من چەندێک دەرهێنەرێکی با بڵێن خیبرەم هەبێت توانام هەبێت لەوە دە فیلمی سینەماییم هەبێت لەم کوردستانەیە بەڵام ناتوانم وەکو سکۆرسێزی ئیخراجی فیلمێکم لە هەنێ ڕۆکە ئەگەر بابەتێ نەبێت تایبەت مەد بێ بە خودی ئێرە بە خودی ئەم وڵاتە ناتوانم وەکو بیکەم خیبرەیەکی زیاتری هەیە و سینەما لە وڵاتەکەی ئەوە
زۆر کۆنتر و گەورەترە و بە هەمان شێوە بوو بۆ ئەو تیمە تەکنیکیانە ئێمەکە لە ئێرانەوە هێنامان. باشە مادەمات تەسەر چیرۆک خۆت کە باست کرد پێم خۆش بوو باسکەم پێتوانیە چ لایانی یعنی من هەموو جارەڵم سینەماتۆگرافەرە بێت لە دەرهێنەر خوێنەوارتر بێ بەڕاستی یعنی بە بڕای من بەو شێوەیە پێدوانی ئەگەر کوردێکی خۆمان بیکردایە لەوانەیە باشتر بیگەڕایەتەوە لەو سینەماتۆگرافەرێک کە لە ئێرانە نات. سینەماتۆگرافەر زیاتر مودە با بڵێن مودەکەی ئەو مودەی کە تەسویری پێگرێ و ئەو گۆشانە و ئەو موڤمنتانەیە یعنی ئەختۆ مودەکە لەسەر ئەساسی چیرۆکەکە بنیان بێگومان مەبەستم ئەوەیە یعنی جێڕانەوەکە زیاتر لە دەستی منابووەک لە دەست سینەماتۆگرافە پیشاندانەکە لە دەستی سینەماتۆگرافەرە بوو با بڵێن و کاک هومان خۆی کووردە نازانم ینی تا چەنە معلوماتانەیە لەسەرەوە خۆی کووردە و کاک هومان پێشتر فیلمێکی تقریبا کرد لێرە بەڵام لە نیوەیە هەڵوەشایەوە هەر لەسەر هەڵەبجە بوو یعنی معلوماتێکی زۆر باشی هەبوو زیالات 4,000-5,000 وێنەی بینی بوو کە ئەو کاتە فۆتۆگرافەرە ئێرانەکان گرتویان زۆربەی برادری بوون یان ریسێرچێکی زۆر باشی هەبوو لەسەر کەیسەکانی هەڵەبجە و لەسەر هەڵەبجە یان کەسێ نەبوو با بڵێن نەشارەزا بێ لەو چیرۆکە خۆی چیرۆکەش تۆزە گشتی بوو بە تایبەتەوانەی ڕۆژەڵاتی ژیانی علمیان هەبوو لێ زۆر نزیک بوون لێ کە ئاوارەکانش ئەو خەڵکانی ڕایان کرد لە هەمووی زۆر بەشی هەم هەر چوونە ئێران و هەر چوونەوە ڕۆژەڵات. بۆ تۆ تەکنیک گرنگترە ناوەڕۆک؟ بێگومان ناوەڕۆک. باش کرۆکی ناوەڕۆکێکی باشی فیلمێکی سینەمایی چییە لە لای تۆ؟ ئەمەش ئەکرێ بگۆڕێ یعنی لە دەرهێنەرێک بۆ دەرهێنەرێکی تر بگۆڕێ ڕەنگە هەندێک کەسێ شتێکی پێ باشتر بێ شتێکی پێ گرنگتر بێت لە ناوەڕۆکە وەک لە کەسێکی تر. بابەتەکە مەبەستەکەیە یان تۆ بۆ چ مەبەستێک فیلم دروستەکەی ناڕۆکە بەپی ئەوە دایانێ ئەگەر بۆ نمونە سینەمایەکی سیاسی بێ مەبەستێکی لەو جۆری لە پشت بێت ئەوە ناوەڕۆکانە بێ بەسترێتەوە بۆ با بڵێن مەبەستم هێزی ناوەڕۆکی یعنی وا با بڵێن هێزی چیرۆک وا سادەت هێزی چیرۆک چییە لە لای تۆ مەسەلەن چ چیرۆکێک تۆ ئەگرێ؟ من حەز تۆ بە حکمی خۆش بەڵێ ئەو کارانی کە بە دڵما کاری دراماتیکن بۆ منە کە دراما زاڵ بێت کە بابەتێکی ڕیاڵەتی زاڵ بێت بۆ من جێگی سەرنجە چکە نزیکترە لە واقعەوە بۆ نمونە فیلمەکانی ئەلێخاندرۆ گۆنزالێس ئیناریتۆ زۆر سەرسام پێن زۆر مەجبم پێیان چکەشتی یعنی چیرۆکی زۆر واقعین چیرۆکی زۆر ئینسانین جێڕانەوەیکی زۆر تایبەتی بۆ ئەکات کە ئەو شوێنانە پیشانەیە با بڵێن باسی خەڵکی بە ئینگلیزەکە پێڵێ ئەندەردۆگ یعنی ئەو کەسانی کە گرنگیان پێ نادرێت لە کۆمەڵگایە لە ژێرەوەی چینی ناوەندیشن کەس نایان ناسی کوێنەمانە کەس نین کەس گرنگییان پێ نایە لە هەموو جیهانە بەم جۆران ئەم چیرۆکی ئەم کەسانە ئاجێڕێتەوە و خۆی سینەمای زەحمەتەکانی بێگومان یعنی من زۆر واجبی و شێوازە ئیشکردنم. پلانت هەیە بۆ داهاتوو شتی تر؟ بێگومان نزیک دوور نزیک بێگومان هیچ ناڵێ لەسەری؟ وەڵی ئەمەوە کە بوو اینجا زۆر باش خۆت زانی لێرە فیلمکردن شتێک نییە بڵێ 100% باشە زەمان بگەڕێتەوە پێش بەرەمێنانی فیلمەکەت چ شتێک ناکەی؟ دووبارەی گومان شت هەیە یعنی مشتی زۆری لێەوە فێر بووم کە لام لە ڕووی نووسینەوە لە ڕووی چیرۆک نابا بڵێن لە ڕووی سیناریۆ چیرۆکەکە من کێشەم هەیە لەگەڵا بەڵام لە ڕووی سیناریۆ هەنێکەم و کوڕی هەیە خۆمەیزانم چاچیەکەم لە ڕووی دەرهێنانەوە بە هەمان شێوە لەو ڕوانەوە بێگومان دەستکاریەکەم. باش ئێمە وەگەزانین یعنی ئەمە قۆناغێکی تازەیە ئەم قۆناغی فەندکردنی کۆمپانیاکان بۆ فیلم و بۆ وەسەتی هونەری بە شێوەیەکی گشتی ئەبێ کۆمپانیاکان فێرکەین فێریانکەین کە فەندی فیلمکەن و هەندێک فیلم هەیە کە کۆمێرشاڵە هەندێک فیلمی ئارتیژ هەیە مەسەلەن ناوێت چاوەڕێی قازانج بکەن وانە ڕاست
تۆ قەناعەتە دێنا بە کۆمپانیای نالیا سەپۆرتت کاتەوە بۆ ئیشی داهاتوو؟ ئەوان بێگومان هەر ینی ئەوان لە دوای ئەم تەجروبەیە لە دوای ئەم ئەکسپیرینسە ینی حەزیان زیاتر بوو بۆ کردنی کاری هوەری ویتر هەر لە ڕووی با بڵێن سیریەس و دراماوە بێ یا لە ڕووی فیلمەوە بێت و کارەکەیان ینی هەر لە ڕووی بینەرانەوە فیلمەکە بینەرێکی باشی هەبوو و فیدباکێکی باشی هەبوو هەم خودی کۆمپانیاش ینی زۆریان بەدڵ بوو. ئەوە زۆر گرنگە چونکە بەرنامی پێشوش باسمان کرد لەگەڵ میوانێک لێرە بۆ ماون کاکە بێ خەڵک ئەوە بێ خەڵک تێبگە کە شتێکی قەینا ئەمە کۆمەرشاڵە بێ ئیشی بۆ بکەی پارە ئێنێتەوە قازانجەکەی بەڵام ئەو سینەما نیشتیمانیە زۆر گرنگترە لە کۆمەرشاڵەکە. ئەرکی حکوومەتە سینەما نیشتیمانیە بۆ نمونە سەرمایه‌دارێک ئەگەر نەشیکە گلەی لەسەر نییە. ڕاستە ینی ئەگەر بیکا بێگومانەوە جێگەی ڕێزە جێگەی خۆشویستنە ئەو کارە ئەگەر بۆ نمونە سەپۆرتی فیلمێک بکە کە برزانێ ئەم احتیمالی زۆر کەمە پارەی خۆی دەرکاتەوە وەکو سەرمایه‌دارێک وەکو بزنسمانێک ئەو کارە بکات زۆر گرنگە بەڵام حکومەت ئەرچێتی ئەو بکات زۆر گرنگە بەتایبەت لەم قۆناغی ئێمە کە ئێمە هێشتا هەر لە خەباتکردنانی تەرەگەر خەباتێکی شێوازێکی تر بێت با بڵێن مەدەنی تر بێت بەڵام ئێمە هێشتا یعنی نەبووین بە دەوڵەت زۆر شتی قۆناغی سیاسی ترمان ماوە بیبڕین و فیلمی لەو جۆرە فیلمە نیشتیمانیانە زۆر گرنگە. موقعی حکوومەت چۆن بوو بۆ فیلمەکەت؟ بە گشتی پێشوازێکی باشیان کردیان و کەسانەی لە ڕێگەی حکوومەتەوە هاتن دەستخۆشی هیچ نی مامۆستا هیچ ئەزای دەستخۆشی بۆ مەڵێ بەس ئافرین بوو جیرفانمان ئافرین اینجا ئەوانە مهمە و لە حکوومەتیش ینی هەنێک کەسە بوو کە حەز ناکەم نایان بێنم کە خۆیان هەڵەبجەین و کار بە دەستی حکومین ینی بۆ نمونە ڕەنگە خێزانی شەهیدیش بین دڵنیام خێزانی شەهید دووسێ جار داوت کران نازانیتر نیان وێرا بێن نهاتن نابێگومان دووسێ جار بە شێواز تایبەت داوت کران نهاتن هەرێکۆ بەسەوە بێت بەڕای من ئەوم دەیان تەنها نقطەم لەسەرانی ئەوم بەلا گرنگ نەبوو یارمەتیان نەچیان نەکرد تازە ئێمە ئیشەکەمان کرد بە هەر زەحمەتیەک بێ بە هەر جۆرە بێ بەڵام یعنی تۆکو کادریی حکومی باتا سێرە بکردا قەچێکە دوێ دەستخۆشیش نەکردا خوا مەجالی نەبوو زەحمەت جار نابێت مەجالی نەبوو. تۆ زۆر حەزت لە دروستکردنی درامە لەناو فیلمە بەڵێ بۆچی ئەوەندە گرنگە درام بۆ تۆ ینی زۆر جار هەندێک لەوانەیە زۆر جار شتەکە لە خۆی ڕووبە کە لە کاتی نووسین و ئەوانە بەڵام لە دەرکەوت لە فیلمەکەتا کە زۆر احتیمامی پێی زۆرت حەز لێ حەز ئەرچەنامە شتێکی زۆر گرنگە هەموو کەس ناتوانێت درامێکی باش دروستکە لەناو فیلمە لەناو سیناریۆە. فیلم دوو شێوازی هەیە با بڵێن ئەگەر هینی بینینی فیلم نەک فیلم یەکێکیانەوەی بۆ ئینتەرتەینمنت و خۆشی تۆچی سێری فیلمێکەکەی مەسەڵەن فیلمێکی تەواو ئەو کاتە ئاگات لە دنیا نامێنێکە چی ڕۆیات کاتێکی زۆر خۆش بەسەرە بێت ڕەنگە هۆرەر بێم بەسم خۆشەوە نییە پێ بکەنی یان ڕەنگە چوزانم کۆمیدی بێ فامیلی بێ هەر چیەک بێت و فیلم هەیە کە سەیریەکەی شتێکی لێوە فێرەوی با بڵێن بابەتێکی علمیە فیلم هەیە مێشکتە جوڵێنە بەرەو شتێکی سایفای ئەمانە ینی شێوازن بەڵام ئەم فیلمانی کە دراما زاڵەتیانە دراماتیکترن بەستێتەوە بە ژیانی خۆتەوە یان ئەو دقەیە زۆر ئەوە نیە بڵێ بەس ئینتەرتەینمنتە بەس سەیری فیلمەکەم نا زۆر مەسەڵەن نۆستالژیای خۆتی تیا ئەگەر وەک بینەرێکیش یان وەکو کریئیتەرێک سەیری ناکەم بابەتە من ناڵێم وەکو سەی فیلمەکانی ئەلیخاندرۆکەیت ئەگەر تۆ خۆت لە ئەگەر سوچێکی بەسیتیشی تیا بێت کە لە ژیانی ڕاستی ئێمەوە نزیک بێت زۆر ئەو جوڵێنە ئەو بابەتە دراماتیکانە ڕاستە. زۆر جا باسە کرا یانوت هەموو دنیا خەریکی دروستکردنی کەیسی کۆمەڵایەتی و بۆ فیلم و زۆرم کەیسی هەڵەبجە گرنگ نەبووە چونکە تر ڕۆشت و بەسەر چوو مەوزوعی تر هەبوو گرنگتر بوو ئەبا ئیشی لەسەرکە چوزان مەوزوعی داعشە مەوزوعی ترە هەندێک شتی تری لەو بابەت بۆ ئەمە بیزات بەڕای من یعنی شتێک نییە بڵێ بەسەر چوو تا ئەم ساڵیش فیلمەکرێ لەسەر هۆلۆکۆست شتێک لە 1945 ڕوویە
زای هەدەفەکە چییە؟ هەدەفەکەەوەی خەڵک زۆر بە سیاسیان کرد بە کوردەکەی ئیشەکەی تۆ زۆر وتیان ئەمە زۆر لە خزمەتی نازام چییە و ئەمە وایە ئەمە دنیام ڕۆ سۆشیال میدیا ینی وای کردەوە هەموو کەس حەزەکە ڕایەک بڵێ لەسەری منە پرسیاری لێگەڵێن فڵان کەس چێ بڵێ فڵان کەسە ناتوان بڵێ نازانم یان ناتوان بڵێ من کۆمنتم نییە ناتوان بڵێ جارێ لی تێنەگەشتم هەموو کەس کۆمنتێکە یان ئیلا بێ کۆمنتێکە هەبێ ئەوش مشکلەیە ینی بەڕای من بەشێکی ڕایەکان ئەگەڕێتەوە بۆی خەڵک حەزەکە کۆمنتی بە لەسەر ڕێنێ بابەتی تر ینی مەسەڵەن لەسەر شتی سیاسیش کۆمنتی خەڵکە بینم هەر لە خۆیانەوە هەنێ جار قسە ئەگەن هەنێ جار هەنێ کەس هەموو گشتگیر نییە و بابەتی هەڵەبجەش ینی تا ئێستا فیلمێکی درێژمان نییە لەسەر هەڵەبجەکە کرابێت شتێکەکە کۆن بۆ خەڵک هەر شانزەی سێ ئیشی ناژرین کرا ئیشی دۆکۆمنتەری و هینی کەناڵەکانی بینیوە ڕاستە ئیشێکی گەورەمان نییە تا ئێستا کرابێ ئەمە یەکەم ئیشەکە ئاو بۆ بودجێ و بۆ شێوازە کرابێ لەسەر هەڵەبجە ئەبە 20 ئیشی تری ئاواش بێگومان ڕاستی لە هاتیەوەی ئەو هەموو پارێ بۆ هەنێ ئیشی تر و هەنێ فیلمی تر و هەنێ ئیڤێنتی هوەری تر و شتانە سەرفەکرێبە بۆ فیلمەکان سەرفکرایە باشتر تێ بەداخەوە ئەوە بیر ناکەنەوە والله ئەبێ ئیجای شێمە ئەوەیە قەناعەتیان پێ بێنین فێریانکەین بیان خەینە سەر ڕێ ڕاست چونکە بەڕاستی یعنی خراپترین وەزع لە کوردستان کە هیچ حسابی بۆ ناکرێ وەزعی هونەر و سینەماکارەکانە هونەرمەندان هێشتا گۆرانی بێژوشتەکان ئوموری خۆیان ڕێگەخەن بەڵام سینەماکار نەحیترە ئەو ئەزمموی کۆلێش لەگەڵ ئەمری واقعی ئیشەکان دروستکردنی فیلم بە شێوازێکی نەزەری و بە شێوازێکی عملی یاخود ئەزمموی کاتی کۆلێژ و دوای کۆلێش چۆن بوو بۆ تۆ زۆر هاوکارم بوو لە دروستکردنی فیلمەکە ئەکادیمیا و ئەو لایەنە تیۆریانەی کە وەرم گرت بوو لەوێ ئەو لایەنە با بڵێن پراکتیکەکانیش کە وەرم گرت بوو لەوێ کە فێری ببووم زۆر هاوکارم بوون هەم لە 1970 هەم لە کارەکانی پێشوم کورتە فیلمەکانی پێشومە زۆر یانێ ئیسفادەم لێ ئەکرد ئەو مەسەلەن سینەماکاری تیا بوو دوونی من ئیشی هەبوو با بڵێن پێشتر ئەکسپیرینسی هەبوو بەڵام زۆر شت هەبوو من ئەکادیمیتر بووم لەو من لەو باشتر لەبەرەوەی ئەو باش ئەکادیمیە تەواو نەکرد بوو وەک من نێزانم شۆتە چۆنە پلانینەکە چۆنە ئەمە چۆنە یعنی هەرچەنە پراکتیکە زۆر بێ ئەو لایەنەش گرنگە ئەگەر هەت بێ بێگومان ینی ئەوەش مەرج نییە من نایگەم بە مەرجێک بەڵام بۆ من زۆر هاوکار بوو داوانێت تۆ جگە لەوە خۆشە بۆ خۆت خوێندنەوە زیاتر بۆ لەسەر بابەتەکە زۆر قوڵ بوویتەوە ڕاست دۆستی سینەمای خۆمان چێن پێ دوایە لە کوردستان ئەوانەی دۆستی سینەمان ینی شێوەیەکی گشتی ڕای من جیلێکی تازی باشەیە کە هەوڵێکی باشیان دروست کردویان بە خۆمانەوە با بڵێن بەڵام ئەو هەوڵۆش بەشێکی کە من بەدڵم نییە بەشێکی باشی بووە بە بابەتێکی تیجاری من ناڵێم ئەوە نەبێت بەڵام با سینەماکارەکانمان هەوڵیان بەس بۆ ئەوە نەبێت کە فیلمێ دەرکەن لایەنە تیجارەکەی ناجح بێت بە هەوڵیان بۆ بێت بۆ نمونە ئێمە شۆک و ئێران با بگەینە ئۆسکار بەرێن قەیچەکە هەوڵێکی با بڵێن تموحێکی هەدەفێکی زۆر گەورەتریانە بێ وەکلەوەی کە ئەو 9,000 بینەرمانە بوو 9,000 بینەرمانە بوو ڕاستە ئەوە گرنگە بێگومان خۆ لە پێش هەموو شتێک بینەرەکەی زمانی خۆتەکە حەزیان لە فیلمەکە بێ بە دڵیان بێ بەڵام بابەتی تیجاری سینەماکە نابێ ئەولەویەت بێ لای بابەتی کۆمەرشەڵە بێ بەتایبەت بۆ وڵاتی چووکو ئێمە مێژوویکی ئەم نیشتیمانی ئێمە هەیەی ئەم خاکی ئێمە و ئەم گەلەی ئێمە هەیە ترە ئەساسیاتی دروستکردنی فیلمە بۆ بڵاوکردنەوە چ هەتا بۆ چوزانم بۆ فستیڤال بێت چ هەتا بۆ ئیسفادەی شەریکات و شتەکان بێ مهم سەپۆرتمانکەن و هەبێ بینەری چەند بوو لە کوردستان دقیق زۆر نایزانم بەڵام نزیکی خوار 7,000 نزیکی 7,000 لەو ناوە 60,000 بزەوت نازانم چەند بوو چکە داتاکان ینی بە جۆرێک ئێسا و داتایانە لە سیتی سینەما و با بڵێن لە ئیمپایر و ئەمانە هەن بەڵام لە هەڵەبجە و لە هەنێ شوێن هەیە سیستەمێک نییە ینی زیاتر عاشوایی بۆ تکت فرۆشتن عاشوایی مەبەستمەوەی داغڵی داتابیز نەبووە ئەوەنە نەفەر ئەمڕۆ ئەوە نەفەر سبێنێ
شتێک نییە بە دقیق بیزانێ. ڕای جەماعەتی تەکنیکارەکانی ئەوانەی ئێران چۆن بوو لە دوای بینینی زۆر خۆشحاڵبوون لەوێ کە یەکەم جار بە ینی لەوێش عرستان کردیان عرضی تایبەت بوو بۆ خۆمان کۆمەڵی سینەماکاری تریشی لێ بوو لە کەسانی باڵێن بەناوبانگی ئێوەشی لێ بوو زۆریان بەدڵ بوو زۆریان حەز لێ بوو ینی چاوەڕوان نەکراو بۆ مەسەلەن لە دوای کە هەمووی پێرفێکت بوو کەلەر و ساوند ئیفێکت و ڤیژوەڵ و هەموویمانە لە یەک و کۆتا بینین بوو کە کردمان لە ئەو هۆڵە داخراوە لە تاران هەمووی کاریگەر و پێی زۆر باشە ئەمە خۆی گرنگە تۆ هەر بیدایەتی قسەکانمان بیرت بێ باسمان کردوتت 1985 شەکەم بەدڵە خۆی ئەوە نەتیجەی سەرکەوتنە ینی مناڵم هەر هیچ بەدڵت نەبێ فیلمەکەت بەڵام ئەبێ بەشی ئەوە بەدڵت بێ کە بتوانی هەنگاوی دواتر بنی کە بتوانی پیشانی خەڵکی بدەیت منەوەم بۆ زۆر گرنگ بوو یەک با بڵێن سەرەتا پێشەوە بینەر ببینێ کۆمپانیەوە بەرهێن بەدڵی بۆ زۆر گرنگ بوو دوو ئەو تەکنیکارەنی ئێران بەدڵیان بوو یان تا ئێسەش چاوەڕێیان لەن ئیشی داهاتووکەیەک یان ئەگەر ئیشێک بووە ئەوان بەدڵیان نەبووە حەزیان ناکردەوە ئیش لەگەم منکەنەوە بەڵام ئێستاش ئیشی تر هەبێ هەر ئامادەن بێن کارم لەگەڵکەن و بە خۆشحاڵێکی زیاتری شۆوەک لەم ئیشە ڕاست ئەو هەڵبژاردننی ئەو تیمەی ئێران بە حکمیەوە بوو کە ئەمان نزیک بوون لە چیرۆکەکەەوە یاخود عجابێکی خۆت هەبوو بۆ سینەمای من بەپێی ئەوەی کە کاکۆمان ینی ئیشەکانیم بینی بوو زۆر بوو ینی ئیشی سینماتۆگرافەری تریشم بینی بوو بێگومان بەڵام کارەکانی ئەو زۆر ریالیستیک بوو زۆر واقعی بوو ئیشەیەمەش ئیشێکی واقعی بوو هەم لایتینی هەم گۆشەکانی هەم تەسویرەکەی بۆیە ئەوم زۆر بە باشزانی بۆ ئەو ڕۆڵە بۆ پۆزیشنە دەسەکانت خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دوای ماوەیەکی زۆر ئەنجە هاتی گلی چەنێکارەمانێ ڕێکی خین خۆشم زۆرەوە بووم یانی زۆر حەزمە کرد بێم و ئەم بەرنامەکەین هەموو ئەڵلقەیەکیشمە بینی ئەم و منیشکی بێ بچم تۆزە مناقەشی خۆش بکەینەکە کاک بڵند بەڵام گەورەفەرنەوە زۆر سپاسیەوە گەوران ئەگەر شتێکی گرنگ هەبێ پێت خۆش بێ باسیکەی شتێکمان بیر چوو بێ ناتەنها هیوای بەردەوامی بۆ جەناب دەخوازم کە بەرنامەیەکی زۆر جیاوازە ینی فەرق و جیاوازی ناکەی هەر سینەماکارێکە بێ کە خەریکی کارکردن بێ بانگێکی زۆر سپاس بە دڵنیاییەوە دەمانەوێت خەڵک تۆزە فێری و ڕتمەکەین کاتێک کە بە تایبەتی لە بەرنامەی هونەری و سینەمایە کەسێک کە پێشکەشی کات و زانم کە خۆی تۆزە شارەزایی هەبێ قەت نایە فەرق و جیاوازی بکە و ئێمەش وەکو سینەماکار مەسەلەن گاپێکی گەورەمان هەبوو لەو وەسەتەیە شوێنێک نەبوو کۆمان کاتەوە ئێمە بەڕاستی و چەند جارێکی ژەمەم باس کردوە زۆر شوێنە چووی پرسیاری لێ کردی نێزانی ئەسڵەن نێزانی تۆ چیت کردووە چیت نەکردووە تۆ سینەماکاری چەند فیلمت هەیە چوزان کرد نێزانی خەڵکی کوێی هەندێک جارێ یعنی ئەمانە زۆر کێشە بوون بۆیە وەکەم و جارێکی ژەڵێم ئەمە مێزی هەموو سینەماکارانی کوردستانە هەتا ئەو ڕۆژە بتوانم من هەر بەردەوامە بم لە خزمەتیان دووبارە سپاس دەکەین هیوای بەردەوامیت بۆ خوازین کەوتە زوو نزیکە لە بەرهەمێکی تر زۆر دڵم پێ خۆش بوو بەڕاستی و هیواداریشین بزانین وردە چی ڕۆدا بێگومان زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس عزیزم